سارێستا چینە لای تەوەری یەکەمی بەرنامەکەمان باس لەوە دەکەین کە 15 خوێندکاری زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بەشداریان لە مەشقێکی هاوینە کرد لە وڵاتی میسر کە تۆش لە سەرەتای پرۆگرامدا ئاماژت پێدا. جا ئێمە لەم تەوەرەدا باز لەوە دەکەین کە ئەم خوێندکارانە کە چونتە زانکۆی میسر لەوێ ئەو مەشق هاوینیان بینەوە بزانین لەسەر چ بنەمایەک ڕۆشتون، چۆن توانراوە 15 خوێندکارە هەڵبژێرێن، چەند ڕۆژ لەوێ ماونەتەوە، بزانین مەشقەکان چی بوون بە وردی ئەمانە لەگەڵ میوانەکەمان باز دەکەین. خاتوولەرین عەزیز خوێندکاری بەشدار بوو لەو مەشقی لە زانکۆ. وڵێ لە لامان میوانە و پرسیارەکان لێرە خان فەرموو فەرموو بەخێر بیت بەخێر بێ بەخێراتی سەرچاوەکانم بفەرموو. لەو ناوڕاستی قەنەفەیە دا بنیشە دەستەکانە خۆش بێت و بەخێر بێ بەخێر بێ بەخێریش بێنەوە توانای واش بڵێ بەنیە خاتوولەرین باسێکەوە بۆ بکە بزانین گەشتەکەتان چۆن بوو لەسەر چ بنەمایەک توانرا ئەم 15 خوێندکارە هەڵبژێرن کەڕۆمانی باس بکەین. دەستخۆشی بەرنامەکەتان لێکم سپاسی میواندارێ جوانەکەتانەکەم. ئێمە 15 خوێندکار بووین کە لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و لە پەیمانگای تەکنیکی سلێمانی و جامعی لە زانکۆی هەڵەبجەش سەرەتا چاوپێکەوتنی کرایان لەلایەن دکتۆر بەختیارەوە کە زۆر یارمەتی دەرمان بوو لەسەر دەرەجەی زانکۆمان کە ساڵەکانی ڕابردوو و لەسەر ئاستی زمانەکەمان ئێمە هەڵبژێردرای ئەم 15 خوێندکارە و ماوەی مانگێک مەشقی هاوینەمان ئەنجامیا لە زانکۆی میسر علوم و تەکنۆلۆجیا بەڵێ لە قاهیرە بوو لە ناوچەی 6 ئۆکتۆبەر بوو کە ئەمە پرۆگرام ئاڵگۆڕی پرۆگرام بوو لە نێوان دەوڵەتەکانە کە ئەوانیش چەند خوێندکارێکیان هاتبوونە ئێرە لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی مەشقیان باشە لێرە خان تەواو لێرین خان ساڵی پار بوو وابزانم کۆتاییەکانی ساڵی پار بوو کە وەفدێکی خوێندکار لە وڵاتی میسرەوە هاتن سەردانی هەرێمی کوردستان و شاری سلێمانیان کردووە سەردانی چەندین شوێنی زانستی وەکو پەیمانگا و زانکۆکانی شاری سلێمانی و دەستگا میدیایەکانیان کرد. ئەم پەیوەندیە توانرا لەو ڕێگەیەوە دروست ببێت چێ ئەم پەیوەندی بۆ دروستکردن یعنی سەرەتا چێ بوو کە ئەم پەیوەندی دروست کرد کە ئەو خوێندکارانە هاتن بۆ ئێرەوە دواتر ئێوەش سەردانی ئەوێتان کرد. هەر لە ڕێگەی دکتۆر بەختیارەوە بوو و لەوێش لە ڕێگەی دکتۆر هالەوە بوو کە پەیوەندی لە نێوانیان هەبوو و هەروەها ئەم شتە ڕێکخراپ ساڵانی پێشوش ئەنجام درابوو ئێمە یەکەم ساڵمان نەبوو کە بڵاو کرایەوە لە پەیجی فەرمی زانکۆوە ئێمەش فۆرمەکەمان پڕ کردەوە بەشداریمان کرد لە ڕێگەی دکتۆر بەختیارەوە. باشە مەشقەکان چی بوون لەرینگان لەوێ کە ئەنجامتانیان لەسەر چ بابەتێک بوو؟ هەر کەسە و لەسەر بەشی خۆی بوو. من وەکو ئەندازیاری گەیاندن لەوێ لە بەشی خۆم ڕۆژانە دەواممە کرد ئەندازیاری میکانیکمان لەگەڵا بوو کە ئەوانیش لە بەشی خۆیان دەوامیانە کرد و لە بەشە تەندروستیەکان شیکاری نەخۆشیەکان و پەرستاریمان لەگەڵا بوو و لە بەشە کارگەڕەکانیش کارگەڕی ژمێریاریمان لەگەڵا بوو کارێکێکمان و لە بینای خۆمان وەکو چۆن لە زانکۆ لێرە ئاهی داواممانە کرد ڕۆژانە داوامی ڕۆژانە بەڵێ باش لێرە خان باسی ئەوەت کرد کە فۆرمتان پڕ کردووە ئەم فۆرمە بۆ هەموو خوێندکارێک بوو کە پڕی بکاتەوە بۆ هەموو ئەو خوێندکارانەی کە لە قۆناغی سێیا دەرئەچن بۆ قۆناغی چوار و کاتی مەشقی هاوینەیانە بۆ ئەو خوێندکارانە بۆ ئەو خوێندکارانە باشە کە فۆرمەکەتان پڕ کردەوە کە گەشتە وڵاتی میسر و شاری قاهیرە کە یەکێکە لە وڵاتە مێژووی و کۆنەکان کە هەم لە ڕووی گەشتیاری و هەم لە ڕووی زانستیەوە لە سەردەمی فەرعەونەکانەوە ئەوان لە علمی پزیشکی و فەلەکی و ئەمانەیە یەکێک بوون لە وڵاتە پێشکەوتووەکان تا ئێسش چۆن توانیتان سوود لە ئەزممویان وەربگرن بە تایبەت ئەگە باسی خۆت بکەین یعنی وەکو ئەندازیارێکی گەیاندن چۆن توانیت سوود لەو ئەزمموی ئەوان لەو زانیاریانەی ئەوان لەو خوێندنەی ئەوان وەربگریت بۆ کێشەی زمانتان بۆ دروست نابوو ینی شارزای زمانی عەرەبیتان هەبوو وەڵاهی ئێمە زۆر عەرەبیەکەمان باش نەبوو بەڵام ئەوان زۆر باش بوون لەگەڵمان زۆر یارمەتی دەربوون بە زمانی ئینگلیزی لەبەر خاتری ئێمە من لەو کلاسی کە دەرسم ئەخوێن سێ خوێندکار بووین من کورد بووم کوڕێکی یەمەنی و کچێکی فەڵەستینیمان لەگەڵا بوو ئەوان عەرەبیان نەزانی هیچ کێشەیەکیان نەبوو بەڵام چکە کە من ڕۆشتم وتم من عەرەبی نازانم بە زمانی ئینگلیزی بۆ هەرسێکمانیان ئەین بەبێ ئەوەی کێشەمان بە دروست بێ دەستەکانمان ئەمە لە ڕووی زمانە ئەی لە ڕووی ئەزمموی ئەو وڵاتەوە فێرکردن و فێربوون ئەزممویەکی باشیان هەبوو و ئەتوان بڵێم لابووشتەکانیان زۆر باش بوو ئیشە عەمەلیەکان کە ئەمان کرد بەڵام من وەکو خۆم ڕاستی زۆر
جیاوازێکی گەورەم نەبینی لە بینی ئەوان و خۆمانە. یعنی ئەتوانم بڵێم شتێکی زۆر ئاواهیم نەبینیوە کە بڵێم لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی نەمبینیوە و فەرقێکی گەورە بوو. کەواتە ئەمە سانە هەواڵێکی دڵخۆش بووە مکام قسەیەکە بەڵێ منش کە ڕۆشتم وتم لەوەی شتێکی زۆر جیاواز لەوێ هەبێ کە لە لای خۆمان نەبێ، بەڵام سواز بە خوا شتێکیمانە بۆتوان بڵێن خۆشمان کە لە پێشکەوتنێکی زۆر باشای. باشە خات و لەرین لەم 15 خوێندکارە چەندتان کوڕبوون و چەندتان کردبوون و چەندتان لە شاری سلێمانی و چەندتان لە زانکۆکانی دیکە بوون؟ دە خوێندکارنا کەمتر. 8 خوێندکاری ئێمە لە 9 خوێندکارمان لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بووین و 4 خوێندکارمان لە زانکۆی هەڵەبجە بوو و خوێندکارێکیشمان لە پەیمانگا بوو، پەیمانگای تەکنیکی سلێمانی لە داخلی ئەمەینەوە داخلی خۆیان. ئەی تەواوی هەفتەکە باشقتان دەکرد یاخود دابشکردنی ڕۆژەکان بە چ جۆرێک بوو؟ 4 ڕۆژ ئێمە لە داواممان 5 ڕۆژی هەفتەکە داواممان نەکرد، ڕۆشتین بۆ زانکۆ لە داخلیەوە پاسمان بۆ دابین کرابوو و داخلی کچان زۆر نزیک بوو لە زانکۆکەوە، بەڵام داخلی کوڕان تۆزێک دووتر بوو. بەڵام هەمومان پاسمان بۆ دابین کرابوو و پاس ڕۆشتین بۆ زانکۆ و لە دوای تەواوبوونی داوامان ڕۆژ لە مووقفی پاسەکان و باز ئەگەڕینەوە بۆ داخلی. ئەی دوو ڕۆژەکەی دیکە دوو ڕۆژەکەی دیکە هەموو پێنجشەمانێک ئێمە لەگەڵ زانکۆیە دەرچوونمان هەبوو. 4 شوێنیان دیاری کردبوو کە ئێمە لەوێ مەشقی هاوینەمان لەوێ سەردانیەکانمان ئەنجامەیەک و هەڕەمەکان و ڕۆژێکمان تایبەت بوو بە ئەسکەندەریا کە ڕۆشتین شاری ئەسکەندەریامان بینی، ڕۆشتین بۆ قەڵای قەیتابای لەوێ و ڕۆشتین بۆ کتێبخانە گەورەکەی ئەوێ و هەروەها ڕۆژێکیش تایبەت بوو بە مزگەوتی حاکم بئەمریڵا کە چوارەم مزگەوت بوو بۆ نوێژی جەماعەت و دووەم گەورەترین مزگەوتی قاهیرە بوو. باش لەرین خان تێچووی ئەم سەفەرەتان لە ڕووی مادیەوە کەسە بوو لێرە سپۆنسەرتان بێ هاوکارتان بێ یا لەسەر حسابی خۆتان بوو یا لەسەر وڵاتی میسر بوو؟ لەسەر وڵاتی میسر ئێمە شوێنی مانەوەمان لەسەر ئەوان بوو و مانگ هەفتانە ئێمە لە یەکشەمان بڕەپارێکیان بۆ دابینە کردین ئیتر هەر شوێنێک بێ یارمەتی یعنی وەک یارمەتیەک بوو بۆ ئێمە. باشە یعنی میسر توانی یا بڵێن حکوومەتی میسر ئەو مەسروفاتی خست بۆ سەر شانی خۆی وەکو خواردن و مانەوە شتان دەوێ؟ مانەوەمان و ئەو بڕەپاری کە ئیا پێمان ڕۆژی ئانی بڵم لە ڕۆژەکە ئەوتوانی ژەمێک خواردنی پێ بکڕین. ئەی ڕۆشتنتان بۆ ئەوێ؟ ڕۆشتنمان ویزاکە لەسەر خۆمان لەسەر خۆتان هاوکارتان نەبوون لێرە؟ نا. حیناکەوشە شتێکی باشە کە بڕۆی لێوێتی بۆ فێربوونی زانست و بۆ علم و بۆی زیاتر بەرەوە پێش بچیت. باشە لەری خان لە وڵاتانی دیکە و بەشداریان کردبوو لەم مەشقەدا؟ بەڵێ لە وڵاتی یەمەن لە وڵاتی فەڵەستین هەر لە لای خۆمان لە هەولێر خوێندکاری لێبوو لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر سەڵاحەدین خوێندکاری لە عێراق لە ئەنبار لەم شوێنانە لە ئوردن. چەند ڕۆژ پێچوو لەری خان چووکە دەگوترێ هەندێک لە هاوڕێکاتان تا ئێستا نەگەڕاونەتەوە؟ ڕاستەکەی ئەوان لە 2 هەفتەی کۆتا دەستیان پێکرد. ئێستا من چەند هاوڕێکی خۆم لە ئوردنن چکە ئێمە 2 هەفتەمان تەواو کردبوو لە وڵاتی میسر اینجا ئەوان ڕۆشتنە ئوردن. بەڵێ ئێستا ئەوان 2 هەفتێکیان ماوە و دوای 2 هەفتە ئەوانش ئەگەڕێنەوە. باشە لەرین خان ئەم چوون و هاتنی خوێندکار بۆ میسر و لێوە ئەوان بێت بۆ ئێرە و ئێمە بڕۆن بۆیە ئەمە لە ڕووی زانستیەوە چی لە خوێندکارەکە ینی خوێندکار چۆن ئەتوانێ سوود لەو مەشقانەوە بگیرێ؟ ینی ئێستا ئێمە خۆشمان لای خۆمان مەشقی هاوینە هەیە کەمپینی هاوینەمان هەیە کە بۆ خوێندکاران ئەنجامەدرێ، بەڵام تۆ کە ئەچیتە وڵاتێکی ترەوە هیچ نەبێ فێری کەلتوری وڵاتێکی ترەبێ. جا پێم بڵێ ینی ئەو ئەزمونەی خۆتان کە لێوە بینیتان تا چەند سوودی هەیە بۆ خوێندکار؟ باسی وە ناکەن کە لەخوا بەزیابێ ئاستی زانکۆکانی ئێمە و ئاستی زانکۆکانی ئێوێ لە ئاستێکی باشان و نزیکن لە یەکوەکو تۆ باست کرد، بەس چۆن سوود ئەگەێنە بە خوێندکار و خوێندکار چۆن ئەتوانە سوود لەم ئەزمونە وەربگرێت؟ کە تۆ ئەڕۆیتە وڵاتێکی کە کللتورێکی کە ئەبینی شتی زۆر تازە ئەبینی وەکو ئێمە شتی زۆر تازەمان بینی لەوێ و ئاشنا بووین لەگەڵ وڵاتانی کە نەک هەر خودی وڵاتی میسر چکە ئێمە خەڵکی یەمەنمان لەگەڵا بوو خەڵکی فەڵەستینمان لەگەڵا بوو تۆ ئێمە کۆنتاکتێکی باشمان هەبوو لەگەڵ وڵاتانی کە ئێستا بۆ نمونە من هاوڕێم هەیە لە ئەو شوێنانە وهروەها جگەل لەوەی کە تۆ کللتوری میسر ئەناسی کللتوری ئوردن و یەمەن و ئەوانیش ئەناسیت و ئەمە لە ڕووی
زانستی و ئێمە ینی پرسیارمان لە یەکە ئایا خوێندن لای ئێوە چۆنە ئێوە بە چەند ساڵ تەواوی ئەکەن زۆر سوودی ئەبێ بە خوێندکار گۆڕینەوەی ئەم گفتوگۆ و زانیاریانە سوودی هەیە بۆ بەڵێ بێگومان. باشە بوو بۆ دروستکردنی پردێکی پەیوەندی لە نێوان ئێوە خوێندکارەکانی دیکە جاکە لەو مەشقەدا بەشداریان دەکرد؟ بەڵێ خاتو لەرین ئەو مەشقانەی کە ئەنجام درراوە لەو ماوەدا و کە ڕۆشتون و بەشداریتان کردووە خوێندکارانی قۆناغی سێ دەتوانن سوودی لێ ببینن بۆ قۆناغی چواریان و بتوانن نمرێکی باشتر بەدەست بێنن؟ بەڵێ ئەمە من دەرسێکی تازەم هەبوو لەوێ کە لە قۆناغی چوارەی خوێنم ئێستا من باگراوندێکم هەیە چکە لەوێ من ماوەی مانگێک ئەو دەرسم خوێندەوە کەواتە ئێستا من باگراوندێکمێ کە ئەڕۆمە مەرحلە چوار شتەکە بۆ من تازە نابێت. باشە لەرین ئەم گەشتی کە کردان ئێوە کە وەکو گەشتێکی هاوینەوە مەشقێکە کە لە وڵاتە کردان لێرە لە زانکۆ وەکو نمرێ وەکو پوینتێک وەتا حسابەکرێ یا تەنها وەکو گروپێکی زانستی ڕۆشتون و خوێندکارن ڕۆشن لێ بۆ فێربوونی شتی تازە و زانستی تازە؟ ئێمە وەکو مەشقی هاوینە بۆمان تۆمار کراوە واتە پێویست ناکە ئێستا بینەوە لە کوردستان هەم دووبارە لە سفرەوە مەشقێکی کە بکەین هیچ بڕوانەمەیەکتان وەردەکرد لە کۆتایی مەشقەکەدا؟ بەڵێ لە کۆتایە تەخەڕوجمان کرد کە هەم مانجلی کوردیمان لە بەرابوو کە ڕسمەکەم بۆ ناردی ئەوە کۆتا ڕۆژی خوێندنمان بوو لە زانکۆ و ڕۆژی تەخەڕوجمان. باشە بابا تۆزێک باسی ئەوە بکەین یعنی بۆ لە کوردیانەوە میسر لە کۆنەوە هاوڵاتیانی میسر لە عێراقا بوونیان هەبوو لە شاری سلێمانی و لە هەرێمی کوردستانی شابوونیان هەبووە بەو پۆشاکە کوردی و جلو بەرگە کوردیەوە کە ئاخی ڕۆژ و بە ئاڵای کوردستانەوە وێنەوە ڕەسمتان گرت هەڵوێستیان چی بوو خوێندکارەکان ڕەفیقەکانتان لەوێ پەیوەندیەکانی کە دروستان کرد بوو هاتن بۆ لامان ئەیانجلەکانتان زۆر جوانە ڕسمیان لەگەڵا کردین ئەیان ئەجری کوردی زیادەتان پێ نییە بمانێنێ داوایان لێ نەکرد داوای کوردیان لێ کرد. باشە لەو پەیوەندی کە دروستان کردووە هیچ باسی کوردستانتان بۆ کردن بۆ خوێندکارەکان کە لەوێ خەڵکی ئەوانی ئوردن و میسر و یەمەن و ئەمانە بۆتان باسی بەڵێ ئەوانیش باسی کێشەی خۆیانیانە کرد باس ئێمە باسی وڵاتی خۆمانمانە کرد و ئێرەتان کرد با بزانین وڵا باسی هەموو شتێکمانە کرد باسی خواردنمانە کرد خواردنی ئێرە لە چاو خواردنی ئەوەیە و باسی سەربەخۆبوونی کوردستانمانە کرد باسی ئەومانە کوردستان چوار پارچەیە ئیتر ئەمانت ئێمە لە بینی چوار دەوڵەتین باسی هەموو شتێکمان بۆ کردن. باشە یەک شتی تر ماوە کە باسی بکەین ئەوان چۆن لە ئاسی ئێوەیان ئەڕوانی یعنی ئەو بۆ ئاستی کە ئێوە ڕۆشن کە هەمووتان خوێندکاری مەرحەلە سێ بوون ئیزانکۆ چۆن سێری توانا و ئەزمموی ئێوەیانە کرد بەلایەنەوە چۆن بوو بە تایبەت ئەوانەی کە مەشقەکانیان پێکردن؟ ئەو مامۆستانەی کە لەوێ بوون کە یارمەتیدەری ئێمە بوون زۆر باش بوون لەگەڵمانە زۆر هاوکار بوون لەگەڵمانە بە هەر چۆنێک بێ ئەیانویست تێمان بگەێنن یارمەتیمان بن. یەکێک لە مامۆستاکان مامۆستا محەممەد وتی یەکەم ڕۆژ بە منی وتی من ئینگلیزیەکەم زۆر خراپە بەڵام هەوڵێم زۆر بەباشی تێوگەێنم کەوا بوو ینی هەر شتێک کە هین بواە یەکسەر بە تەرجمەی عەرەبی کرد بە کوردی بۆم و پیشانیایە ئەیوت ئەمە کوردیەکەیەتی با تێبگەی لە من وە زۆر سەرسامی ئێمە بوون ئەیانوت ئێوەی کوردەکان لە پێی ئەوەی کەوە خاوەنی دەوڵەت نین وە سەر بەخۆنین بەڵام ئەزمونێکی زۆر باشتان هەیە و هەموو مامۆستاکان زۆر ڕازی بوو لێمان لە ڕاستیدا شتێک هەبوو لەوێش کە لە لای خۆشمان زۆر دیارە لەوێش زۆر گرنگی بە بەشە تۆپیەکان ئەدا بەشە تەندروستیەکان لە چاو بەشە ئەندازیاریەکان ئەوەنەی کە ئەو هاوڕێیانەمان کە لە بەشە تەندروستیەکان بوون سوودیان بینی ئێمە کەمتر بڵێم یعنی تقریبا وەکو لای خۆمان وا بوو تان کرد بە پێشنیارێک و گلیەک بەرزی بکەن بڵم بۆچی ئەندە گرنگی باوانە درێ بە بەشەکانی دیکە نادرێت ئەکەوێتەوە سەرۆک بەشەکان و مامۆستاکان ئێمە لەوێ ئەو ماوەی ئەو مانگە لەوێ بیننداوای هیچ شتێکیان لە ئێمە نەکە لە ڕاستیا وەکو پرۆژێکتێک وەکو ئەرکێک بەڵام ئەوان داوای پرۆژێکتی کۆتاییان لێکردن و داوای سیمیناری کۆتاییان لێکردن یەک دووجارێک داوای سیمیناری باسی کوردستان دەوڵەتەکانی خۆتان بکەن بۆی ئاشنا بن بە یەکتر بەڵام ئەوان زۆریش بوون ئەوان نزیکی 20 خوێندکار بوون بەڵام ئەمە 3 خوێندکار بوون بۆیە زیاتر گرنگی بەوان ئەدراکە. لارین عەزیز خوێندکاری بەشدار بوو لە خولێکی مەشق و هاوینە لە وڵاتی میسر کە لە زانکۆی میسرش لە شاری قاهیرەکە بەشدار بووم بەیانی لەگەڵمان نابووی زۆر سپاس سەرکەوتوبی زۆر سپاس بۆ ئێوەش عەزەتان. سپاس بۆ چەند.